بزان بینە چۆن لەگە خواردنی دوێنەیە. خواردنی دوێنە وەڵا زۆر باشن. من خێزانەکەم ماشەڵڵا دەست ڕەنگینە لە مەتبەخ هەموو جۆرە خواردنێکە زانێ. من هەموو کات سێژەمە دەستخۆشی لێ یەکەم ئەمجا پێڵێن بە قوربانی و دەستانەوە بم. چکە هیچ یاسایەک نییە ئافرەت ئیجبار کا بۆ خواردن حازرکردن ئیلا و بیلا هەر ئافرەت دروستیکە. یعنی پیاویشە بێ یارمەتی با لە دروستکردنی و خواردنە کوردەواریانە. پیاو هەیە مەسەڵەن لە مەطعەمەکانە ئیشەکە پێشتر لە دەوامی پێشمەرگایەتی یاخود لە قسمی داخلی بەشی ناوخۆیی پەیمانگا و زانکۆ چەندین جۆر خواردن حساس کردو و فێری دروستکردنی خواردن بووە. لەو خواردنانەش خواردنی کوردەواری تەنانەت لە قسمی داخلی یاپراخیش لێن ڕێکە. یاپراخ یەکێکە لە خواردنە کوردەواریەکان. کە پێویستە دەستخۆشی بکرێت لەو کەسێک کە خواردن ئامادەکە. دەبەن خاتونەکان کاتێک خواردن ئامادەکەن چەند هیلاگون کە دەستخۆشیان لێکرا هەر لە خۆ مرتاحە بن، یعنی هیلاکیان نامێنێ. دیقەتیوانەمداوە زۆر کەسی ژەوڕایی هەیە. بزانم چەند جار دوێنە و خواردووە یان زووزووەی خۆیت؟ وەڵا من تا 25 ساڵی لای دایکم هەموو جۆرە خواردنێکی کوردیم ئەخوار بەردەوام هەر جارە و خواردنێکی کوردەواری بۆ سازە کردین. نەنکم کە بە مناڵی شەوان لای ئەمامەوە بەتابەت شلەی زۆر خۆش بوو، پڕیەکرد لە جاترە و دا و دەرمانی کوردەواری و جیایی و ناسکە بە ڕۆن و ناسکەی بە پەنیر و بە سیرێژ و ئەمانە بەڕۆنی کوردی ڕۆنەکەرە. ئێستش خێزانم بەڕاستی ئەو مەتبەخەی ڕازانێتەوە. ینی من کە لێرە و پیاسە ئەەکەم بیر لەواکەم و مەغریب تر لە ماڵەوە خواردنێک سوپرایزیەتە سەر سفرە دەستخۆشی لێەکەم. ئەمە پێویستە و خواردنە کوردەواریانە کە ئافرەت ڕۆڵێکی باڵادەستی هەیە لە دروستکردنیدا. پیاوان کوڕان ڕەگە زینێر دەستخۆشی لێ بکاتە کللتورێک، دەستخۆشی لە ئافرەت بۆ سازدانی خواردن دروستکردنی خواردن کاتە کللتورێک. یعنی نەبوو بە کەلتور دەستخۆشی لە ئافرەتان کاتێککە خواردنی کوردواری دروستەکەن وازانێ خەست بە لەسەری نەخێر هیچ قانونێک نایسەپێنە بەسەریدا. ئەوە نەریت و عورفی کوردەواری خۆمانە ئیشەکەمان عایدی ئافرەت کردووە. دەستە خۆش سەر خۆشەوە برسیم و بێ دوای مقابلەکە بڕۆمەوە ماڵەوە باسی خواردنمان کرد. هەناوم جانەما ئەوە برسیم و خواردن وایە تا زیاتر بیری لێ بکەیتەوە باسی بکەیت. ینی یەکسەر هۆرمۆناتی جسمت زیاتر تەشجیع ئەبێ بۆ خواردن، داوای خواردنەکە. خانەکانی لەشت داوای خواردنەکەن، بەڵام ئەو خواردنانەش بۆی نەبێ بەژە هەر لە جسمدان ئەبێ لەگەڵ یا وەرزشکەین، وەرزشی ڕۆحی، وەرزشی ماسولکەیی بجوڵینەوە لەسەری قەڵەویش نەبین. ئەی چۆن ئەمە ڕێز لە ئەندامەکانی لەشمان بگرین بۆی کە بیسەلمێنین ڕێز لە مرۆڤایەتی ئەگرین. ڕێزگرتن لە خودی خۆتەوە دەست پێکا بەرەو مرۆڤایەتی. ئەمە ئەم خواردنە نیعمەتێکی خوایە، بەڵام نابێ زیارڕەوی تیا بکەین چکە زیارڕەویە بێ بە ژەهر. سەر خۆش بێ.